كيفك سكسام ما بخيفك سكسام سرکار امی باس چمچی جندر ل ناوەڕاستەکانی ساڵی هەفتەی سەدەی پێشوو بەکارهاتوو. یعنی ئەو بارە کۆمەڵایەتیە کە بەسەر نێر و مێیە فەرزکراوە بەهۆی کۆمەڵگاوە. ئێستا بۆ ئەو قسانە لەسەر دەکرێت خۆی ئەمەوێ باس لەوە بکەم فێمینیزمی مێگەرایی تیۆریەکی سیاسیە. جەندەریش لەگەڵیا تیۆریەکی سیاسیە، وشەیەکی سیاسیە کە بەکارێت. بەڵام سیاست و تەسییس دوشتی جیاواز. تەسییس دەکرێت لە بەرژەوەندی هەندێک لایەن بۆ ئەوەی بوارێک بدۆزرێتەوە لە بزوتنەوەی ژنان لە وشەی مێگەرایی کە فێمینیزمیە یا مێنستی ئەتوانین بەکاربێنین. ئەمە لێدانێکە لە بزوتنەوەی ژنان نەک لە وشەی جەندەر، چونکە تۆ ئەتوانی وشەکە بەکاربێنی وشەیەکی تر بدۆزیتەوە. ڕێکخراوەکان یەکەمیان تۆڕێکی هاوبەشی تەویان نییە، لەسەر چەمکێک هاوبەش نی. تیۆریەکیان بەکار نەهێناوە. چ تیۆریەک بەکار دەهێنن ئەو ڕێکخراوانە ئەو تۆڕانە؟ ئایا ئەو تیۆریە چکە وەکو باسمان کرد فێمینیزمی تیۆریە، ئایا تیۆری ڕادیکالی بەکارهێنی، سۆسیالیستی بەکارهێنی، مارکسی بەکارهێنی، چ جۆرێک بەکارهێنی؟ ئەنجا ئەمە هیچی لەسەر لە ڕوانگەیان نییە. دوو پەرتەوازەیەک لە بینی ڕێکخراوەکان هەیە. ئەمڕۆ 8 مارس لێرەیە، 8 مارس لە شوێنێکی کەیە، یەکێ دەربارەی شتێکی کە باسەکە، یەکێ دەربارەی ئاین باسەکە. یعنی ڕێک ناکەون لەسەر ئەوەی استراتیژ و پلانێک دانێت، چکە کە تۆ استراتیژیت هەبوو پلانیش داعەنێ. ئەنجا ئەمە نە استراتیژمان نە تیۆریمان هەیە، نە استراتیژمان هەیە، نە پلانمان هەیە. بۆیە سەر لە شێوانێک هەیە لە بینی هەموو ڕێکخراوەکان. ئێمە ئەبێ باسی ئەزمونێکی 30 ساڵ بکەین یا زیاتر لە 30 ساڵ بکەین. لەم زیاتر لە 30 ساڵەیە چی بەرهەم هاتووە و حیزبەکان کە پێکهێنەری پەرلەمانن و پەرلەمانیش کە جێگای دروستکردنی یاسایە، دواتریش لە دوای دەرکردنی یاساکانەوە لە بەشێکی ترا حیزبەکان کە پێکهێنەری حکوومەتن و حکوومەت ئەبێتە جێبەجێکاری یاسا لە ڕێی جێبەجێکردنی ئەو بڕیارانەی لە دادگاکەوە دەرئەچن بەهۆی وەزارەتی ناوخۆوە دیسانەوە حیزبەکان حزوری جدیان ئەبێت لەوێشە. لەو بەشەی کە تایبەتە بە دروستکردنی یاسا یا داڕشتنی یاسا پێویستی بە زۆر بەڵگەهێنانەوە نییە بۆ ئەوەی تێبگەین لەوەی کە لە مەجای عەدالەتی کۆمەڵایەتیە و لە بواری پێشێلکردنی مافەکانی ژنە چەنە کەم و کورتی هەیە لە هەرێمی کوردستانەوە، چەنە پێویستی بە ڕێکخستنی یاسا هەیە. حتمما بەشێکیشی هەیە کە بە تەنیا بە یاسا چارەسەر نابێت، پێویستی بە گەورە لەسەر پەروەردە و لەسەر گۆڕینی ئەو جێگایانەی کەلتور هەیە کە کاریگەری خراپیان لەسەر پەیوەندی ژن و پیا و پێگەی ژن هەیە لە ناو کۆمەلگایە. بەڵام ئەو بەشەی کە ئیژی لەسەر یاسا کردووە لە ماوەی 32 ساڵە چەند یاسایەک کە بە پەنجەکانی دەست ئەژمێرێن تایبەت بە بواری ژنان دەرکراوە لە هەرێمی کوردستانە. پێشەوە بچمە سەر ئەو خاڵە بەڕاستی پێشترێتە پانتایی گشتی بۆ سوڵتە بوو زیاتر ئەوەی کە سوڵتە لە چوارچێوەی سوڵتە سوڕاوە کاتێکە کە حزبی حاکم یعنی یەک حزب حاکم بوو کاتێک دەسەڵاتەکانی ڕاگەیاندن لەدەست حزبی حاکم بوو ئەمانە هەموو ڕۆڵ دەبینن لە پانتایی گشتی. یەک حزب حکمی دەکرد هەموو پایەکانی حکومڕانی لەژێر ئەو حزبە بوو، ئیتر پانتایی گشتی لەژێر سوڵتە بوو. بەڵام لە کوردستانە دوای ڕاپەڕینا بەڕاستی ئەم پانتایی گشتی گۆڕانکاری بەسەردا هات، فرە حزبی هاتە ئاراوە، فرە ڕاگەیاندن هاتە ئاراوە کە ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر دروستکردنی ڕایگەشتی. پێشترێکە لە ڕاگەیاندەکان بیندرا و بیسرا و ڕۆژنامەکانە مۆزوعێک ئەبوو دروستە بۆ خەڵک قسەی لەسەر کرد
ئەم بەرنامەی تەلەڤیزیۆنی سمینار و دیداری لەسەرکرا ئەبووە فشارێک بۆ سەردەسەڵاتان یان لە ناو حیزبە جۆراجۆرەکانە کە بە ئایدیای جیاوازەوە کار و خەباتی خۆیان دەکرد دەبووە ڕایگشتی و کاریگەری لەسەر حکومەت دەبوو یاسا و بڕیاری پێدا دەکرد. ئێستانێکە لە سەردەمی ئێستایە ئەو پانتاییە گشتیە کە ئێستانێک لە زۆربەی ناوەندەکانە پێی دەوترێتن پانتایی بە کوردی نازان ئیفترازی ئێوەی پێکەن بەڕاستی سۆسیال میدیا کاریگەریەکی زۆر دەبینێتن لەسەر دروستکردنی ڕایگشتی. ئەوە بۆ مێژووی سیاسی بۆ قۆناغەکانی مێژووی سیاسی لە هەرێمی کوردستانە و بێگەڕانەوە بۆ حکومڕانی و دەسەڵاتی سیاسی و حیزبە سیاسیەکان لە کوردستانە و بێگەڕانەوە بۆ ئەو یاسایانەی تا چەند کاریگەریان هەبووە و تا چەند سەروەری یاسا هەبووە ڕۆڵی یاسا چی بووە ڕۆڵی ڕاگەاندن چی بووە پێگەی ئاین لەناو کۆمەڵگەی کوردیان تا چەند دەستێوەردانی هەبووە ئەمانە هەموویان بە بڕوای من لەگەڵ کلتوری باوی کۆمەڵ بەگشتی بەبێ قۆناغە جۆر بە جۆرەکان هەموو ئەمانە پێکەوە پاکێجێکن ناکرێت باسی بڕیاردان و حکم و پێگەی ئەرێنی یان نەرێنی مەسەلەی ژنان پێی پێگەڕانەوە بۆ ئەو پاکێجانە هەر یەک لەو بوارانە بەپێی دەسەڵات و بەپێی حکومڕانی و بەپێی پێگەکەی خۆی بەپێی ئەرکی خۆی بەرپرسیارەتی داسۆکرێ لە ڕێژەیەکە بۆ ڕێژەیەکی کە لە حیزبێکە و حیزبێکی کە لە دەسەڵاتێک بۆ دەسەڵاتی کە بەپێی ڕێژەی بەشداربوونی لە حکومڕانیە لە هەرێمی کوردستانە بەرپرسیارەتەکەی ئەگۆڕێ. کۆنگرەی پەکین لە ساڵی 95 بڕیاری لەسەر بەشداربوونی بەشداری ژن لە پرۆسی سیاسیە دا و لە پرۆسەی بەشداریکردنی سیاسیە و زۆرێک لە ئەو وڵاتانە پێوەی پاپەند بوون. بازانین لە واقعی هەرێمی کوردستانە لە ئێستایە دادەکان چیمان پێڵێن. من ماوەی لە ساڵی 2005 ماوەی 2 ساڵ خەریکی ئیشی توێژینەوەی بووم لەسەر بەشداری ژنان لە پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستان لە 2007 بوو بە کتێبێک. ئێستا کە 5 حزبی سیاسی وەرگرت بوو بە دەسەڵاتدا بوون. ئێستا ماوەی ساڵێکە ئیش لەسەر هەمان بابەت دەکەمەوە بە تازەکردنەوەی داتاکان بەڵام بە وەرگرتنی نۆ حزبی سیاسی بە وەرگرتنی هەموو ڕێکخراوەکانی ژنان لە کوردستانە تا ساڵی 2023. وی هەندێک لەو داتایانە وەڵامدانەوەیە بۆ ئەوەی بڵێم من قسە ناکەم داتاکان خۆیان ئەڵێن بەشداری ژن لە پرۆسی سیاسیە چییە. سەرەتا لەوە دەست پێەکەم لە مەکتەبی سیاسی چوار حیزب باسەکەم لە مەکتەبی سیاسی پارتیا 1 ژن هەیە لە سەرکردایەتیەکەیە 5 ژن هەیە لە پەرلەمانەکەیە لە کۆی 45 کورسی 13 کورسی هەیە. بەم شێوەیە لە یەکێتیە 1 مەکتەبی سیاسی 27 سەرکردایەتی لە کۆی 124ەکە و لە پەرلەمانەکە یەکێتی نیشتیمانی 6 کورسی هەیە لە 21. 6 ببورن 6 ژنی هەیە لە کورسی کە 21 کورسی هەیە. یەکگرتوو لە مەکتەبی سیاسیەکە 2 ژن هەیە لە سەرکردایەتیەکە 10 ژن هەیە لە پەرلەمانە لە کۆی 5 کورسی 2 ژنن لە گۆڕمانە لە خانی ڕاپەڕاندن کە هاوشێوەی مەکتەبی سیاسیە ژن بوونی نییە لە سەرکردایەتیەکەیان کە بە ناوێکی ترەوەیە جواتە ئەوە 7 کورسی هەیە لە پەرلەمانیا لە کۆی 12 کورسی 4 ژن هەیە. لە کۆی ئەمانە ئەگەر بێم ئەم سێ ناوەندە ڕێژەی حیزبە سیاسیەکان دەربێنم پارتی لە سا 7 بەرەکەوێت یەکێتی لە سا 22 بەرەکەوێت یەکگرتوو لە سا 28 بەرەکەوێت و گۆڕان لە سا 4 بەرەکەوێت. بەنسبەت ئەم بڕیارەوە طبعاً بڕیار 325 یەکێکە لە بڕیارە هەرە گرنگەکانی ئەنجومەنی ئاسایش کە سەربەیەتەوە یەکگرتوەکانە لە ساڵی 2000 ئەم بڕیارە دەرچوو تقریباً ئەتوانین بڵێن نزیکەی 23 ساڵ بوو پێش ئەگەر بە ساڵ حسابی بکەین. بەنسبەت کە تەرکیزی ئەم بڕیارە تەرکیزی کرد سەر 3 خاڵی زۆر گرنگ. یەکەمیان پاراستن، یەکەمیان بەشداری ژن بووە
دووەمیان پاراستن، سێهەمیان خۆ پاراستن. یعنی تۆ وا بکەی کە ژن ڕوبەڕووی توندوتیژی نەبێتەوە، ئەو ئالیاتان ئەو میکانیزمانە بەکاربێنی کەەوە ئەکا ژن ڕوبەڕووی توندوتیژی نەبێتەوە. بەنسبەت عێراقەوە، عێراق تقریبا یەکەم وڵات بوو لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ئەفریقیاش کە پلانێکی نیشتیمانی دانا بۆ ئەم بڕیارە و بڕیاری ئەوەیە کە کاری لەسەر بکە لە ساڵی 2014، بەڵام دوای 2 مانگ هێرشەکەی داعش دەست پێ کرد، وای کرد کە ئەو پلانی کە دانا بوو گۆڕانکاری تیا بکەم. تەفاسیلی حکوومەتی عێراقی و چۆنیتی کارکردن و پلانە نیشتمانیەکە بۆ ڕێزانخان بەجێهێڵم و هەروەهاش بەشداری ژنیش کنێرخان زۆر بە تەفسیلی باسی کرد. من لێرە باسی بەشی دووەم ئەەکەم خاڵی پاراستن کە ئەگەر بێن بۆ ئەو ژنانەی کە دائیمەن لە ملانە سیاسیەکانە لە کاتی جەنگە دائیمەن زۆربەی ئەو کەسانی کە ئەبنە قوربانی ژنن، یعنی ژن یەکەم کەسە کە ئەبێتە قوربانی توندوتیژی. ئیتر ئایا توندوتیژیەکە فراندنە، دەستدرێژی سەکسیە، کۆمەڵێک شت ڕوبەڕوو ژن ئەبێتەوە کە لە مێژوو شاگە سێری بکەین هەمیشە ژن قوربانی ئەم ململانە بووە. تێمە باز بنەم لە پەیماننامەی لە قەراری مەجلیسی ئەمنەکەی سیانزە و سوپێنج هەموو باس لەوانکە چۆن تۆ خەتە دانی ئەم وڵاتە. ئەم وڵاتە لە لایەنەکانە کەوەی کە پێویستمان پێیەتی یەکەم ژن و ئاسایش، ژن و بەشداری سیاسی، ژن لەم کۆمەلگایە چۆن نەتوانێت ژنێکی کارابێ ئەگەر پاپشتێکی یاسایی نەبێت. ئێمە گۆڕانکاریانەی کردمانەوە لە یاساکانە کە دەسەڵاتی یاسادانانە، دەسەڵاتی جێبەجێکردنە بووی کە ژن چۆن بەشداری لە حکوومەتان بکە، دەسەڵاتی دادوەریە کە گەورەترین هەڕەمە کە چۆن ئێمە بتوانین کەسانی یاسایی ببێتە دادوەر، ببێتە سەرۆکی دادگاکان، ببێتە دادگای تەمیز کە بەداخەوە هەرێستا بۆی ئەمە ئەم نقطەیە بڵم کە ئێمە دەنگمان نابە دادگای فیدراڵی، یەک ژن نەگەشت بۆ ئەو پلەی کە بتوانێت ئەندامی دادگای فیدراڵی بێ. داوامان کرد کە ئێمە باس لە خەتەی نیشتیمانی سیانزە و سوپێنجەکەی ئەبێ لە هەندێ مەرحەلەیە لێبوردن هەبێ یاخود کارێک بکرێ کە ئەم دادوەرانە بەهۆی ئەو بارودۆخی کە هەیان بووە نەیانتوانێت ئەو پلانە تێپەڕن، ئەبێ کار ئاسانییان بۆ کرێت. چۆن لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوسا مەعهدی قەزاییمان نەبوو بە 10 ساڵ یاخود 8 ساڵ ئەبۆ دادوەر یا داواکاری گشتی، کەواتە ئەمە گرنگ بوو بکرایە، بەڵام بینیمان نەکرا. لە خەتەی کە باسی سیانزە و سوپێنجەکەی لە ئەم حکوومەتە یەک بەرنامەدانێ بۆ وەزارەتەکان. ئەو کاتە 8 وەزارەتی بە تەکیدی دانا، ئەم 8 وەزارەتە چۆن کاری لێ بکات. کارکردنی ئەو لەناو وەزارەتەکانە چی بوو؟ ژنانێک ئەگەر پێگەکانیان کەم بێ وردە بچنە ببنە مدیر عام، دەسەڵات دەست بێنن. دوایی کە ئێمە باس هەمومان باس لە تەوعیەکەین، واتە چۆن بتوانین بڵێن باس لە یەکسانیەکەن یەکسانی لە چیەوە دەست پێەکە. لەو شوێنەی کە من خۆم ئیشەکەم، منی ژن ئەگەر زانیاری تەواوم بە مافەکانی خۆم نەبێ، قەناعەتم بەبوونی خۆم نەبێ، چۆن نەتوانم وشیاری بم بە خەڵک؟ بەڕاستی ئەمە یەکێکە لە ئەزمە هەرە گەورەکانی ئێمە بەسەر تاسەری عێراقەوە ئەتوانم بڵێم لەبەرەوەی من لە ملتەقایەکی نیسایی سیاسە ئیشەکەم لە دەوڵەتە عەرەبیەکانی دراوسێ ژمانە بە هەمان شێوەیە.